کرێکارێکی ئێرانی خەڵکی ئەسفەهانە لێرە دوێنێ جانی لەدەستداوە لەسەر کار کە کاری ئاسن لێکردنەوەیان کردووە لە بەرزای 6 مەترۆ کەوتوتە خوارەوە. جێی داخونیگەرانیە کە ئەم کرێکارە ئیقامی کاری نییە، ئەم کرێکارە بە گەشتیاری هاتۆ کۆمپانیەکان لێرە ئیشان پێکردەوە هۆکاری ئەوەی کە ئەم کرێکارانی بە ئیقامە یەن و هیچ ڕێکارێکی یاسایی ناگرنە بەر بە نیوە قیمەت ئیشان پێکەن. بۆیە ئەمە ئەم سەلامەتی کاری بۆ دابین نەکردووە، گرێبەستی کاری بۆ نەکردووە، ئەگەر ئیقامەی بۆ بکە بە دەستەبەری بکە هیچ ئەلامان ڕێکارە یاسایانی بۆ نەکردووە. ئەم کرێکارە داماوە گیانی لەدەستداوە کە جێی نێگەرانیە هیچ یاسایەک ئیستا شمولی ناکە، نازانین چی لێ بکەین کە سوکارەکەی هاتووە بە ڕێکارە قانونیەکانیانێ بیبەنەوە بۆ وڵاتی خۆیان کە لە ماوەی ئەم ساڵامە دووەم حاڵەتە ڕوویداوە کە لە مانگی یەکە لە کاتی بارانەکە کرێکاری کتری ئێرانی ئەویش بەبێ ئیقامە کاری بەستنی کارەبایی ئەکرد کەوتە خوارەوە جیانی لەدەستدا. خاوەنکارێک کرێکارێکی ئێرانی ئێهێنێ ئیقامەی نییە ئەی باتە سەر ئیش لە بەرزایەکەوە کاری پێکاکرێتە خوارەوە گیان لەدەستدا مافەکەی لەکوێیە؟ ئەمە پێویستەکە لایەنە پەیوەندی دارەکان بەڕێوەبەرایەتی بەکارخستن ئیجراعاتی تون لەسەر ئەم کارە بکە و خاوەنکارەکان بدەن بە دادگا بۆ ئەوەی جارێککە کرێکار مرۆڤ ئینسانەکان ڕوبەڕووی کارەساتی ئاوە دڵتەزێن نەبنەوە کە بۆ هەموو لایەکمان جێی داخونیگەرانیە.